بەرپرسانی باڵای عێراق و هەرێمی کوردستان و بەڕێوەبەرانی پۆستە حکومی و پەرلەمانیەکان موچەی خەیاڵیان بە یاسا بۆ دابینکراوە و یەکێک لە ئامانجەکانی زۆری ئەو موچەی پێیان دەدرێت ڕێگریکردنە لە دەستبردنی بەرپرسان بۆ داهاتی گشتی، وەرگرتنی بەرتیل، گەندەڵی و خۆفرۆشتن بە وڵاتانی دیکە. بەڵام بەپێی ئەو ژمارانی لە بەردەستدان، گەندەڵی و دزی و سپیکردنەوەی پارە لە چەند ساڵی ڕابردوودا لە ژێردەسەڵاتی بەرپرسانی ئێستا و ڕابردوو ژمارەی خەیاڵی تۆمار کردووە. بەپێی نوێترین زانیاری کە لیژنەی دەستپاکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵاوی کردووەتەوە، لە دوای ڕووخانی ڕژێمەوە لە ساڵی 2003 تا ئێستا نزیکەی 350 ملیار دۆلار داهاتی عێراق بە نایاسایی براوەتە دەرەوە، کە دەکاتە لە سەدا 32 کۆی داهاتی عێراق لە ماوەی ئەو 19 ساڵەدا. ئەمەش جگە لەو پارانی پێش ئەو بەروارە براونەتە دەرەوە کە بە کۆی گشتی دەگاتە نزیکەی 500 ملیار دۆلار. سەرجەمی ئەو پارانەش لەلایەن بەرپرسانەوە بە ڕێگای جۆراوجۆر و بە بەکارهێنانی پۆستە حکومەکان و کاراسانیکردن بۆ کۆمپانیاوە هەمیەکان براونەتە دەرەوە. دواتریش وەک موڵکی تایبەتی ئەو بەرپرسانە مامەڵی پێوە دەکرێت و بەشێک لەو بەرپرسانش دوای کۆتایی هاتنی ماوەی پۆستەکانیان لە ئێستادا لە دەرەوەی وڵات دەژین. لە ئێستادا محەممەد شیع سوودانی سەرۆگۆزیرانی عێراق گەشتێکی بۆ سێ وڵاتی جیهان دەست پێ کردووە کە سەرەتا چووەتە ئوردون و دواتریش هەریەکە لە کوێیت و فەڕەنسا دەگرێتەوە. ئامانج لەو سەردانە هەوڵدانە بۆ گێڕانەوەی پارە دزراوەکانی عێراق لە ساڵانی ڕابردوو ڕادەستکردنی کەسانی گومان لێکراو کە لەو وڵاتانە ژیان دەبەنە سەر. سوودانی وای دەردەخات کە سوورە لەسەر گێڕانەوەی پارە دزراوەکان و بۆ ئەو مەبەستەش ڕۆژی چوارشەممەی ڕابردوو دەستێکی باڵای پێگەێناوە بۆ خێراترکردنی هەنگاوەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و پەلکێشکردنی کەسانی گومان لێکراوی ئەو دۆسیانە بۆ بەردەم دادگای عێراقیەکان و گێڕانەوەی پارە دزراوەکان. هاوکات سەرۆگۆزیرانی عێراق ڕایگەاندووە بەنیازی ڕاستپاردنی کۆمپانیایەکی جیهانیە بۆ لێکۆڵینەوە لە یەکێک لە دۆسیە هەرە گەورەکانی گەندەڵی کە دیارنەمانی 2 ملیار و 500 ملیۆن دیناری دەستەی باجەکانە لە بانکی ڕافیدەین لەلایەن 5 کۆمپانیای وەهمیەوە. سندوقی گێڕانەوەی پارەکانی عێراقیش کە لە ژێر چاودێری دەستەی دەستپاکیدا کارەکانی ئەنجام دەدات، داوای لە عێراقیەکانی ناو و دەرەوە کردووە کار ئاسانیان بۆ بکەن بۆ دۆزینەوەی پارە دزراوەکان و پاداشتی لە سەدادەیان بۆ هەر هەواڵدەرێک دیاری کردووە لە ئاشکراکردنی ئەو پارانە. جگەلەوەی بەپێی بڕیارێکی سندوقەکە هەر سەرپێچی کارێک ئەو پارانەی کە بردوێتێت دەرەوە بیانگەڕێنێتەوە لە سەدا 25 پارەکەی پێدەدرێتەوە، بەڵام هەموو ئەم ڕێکارانە تا ئێستا ئەنجامێکی ئەو تویان لێ نەکەوتوتەوە.